بەڵێزان و خۆشەویستان، سوپاس و ستایش بۆ خی باڵادەست کۆمەلگای کوردی یەکێکە لەو کۆمەلگانی کە هەمیشە و بەردەوام لە کاتی تنگانە لە کاتی کارەساتەکاندا یەکتری لە بینە کردووە و هەمیشە بەردەوام کۆمەکی و هاوکاری پێشکەش بە مسلمانانی دیکە کردووە. تەنانەت ئەگەر لە نێو شار و لە نێو وڵاتەکەی خۆشی دانەوێت دەبینین کە لە ئێستادا پەیتا لە چەندین شوێن لە هەرێمی کورساندا کۆمەکی و هاوکاری پێشکەش بە مسلمانان دەکرێت، ئەوانەی کە زیان لێکەوتوان و تووشی و کارەساتی بوومەلەرزە بوون لە تورکیا و لە سووریا. بزانین تا چەند گرنگە مسلمانان هەمیشە بەردەوام کۆمەکی یەکتری بکەن و بە تایبەتی تر لە کاتی تنگانە و لە کاتی کارەساتەکاندا. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی، مامۆستای ئاینی. مامۆستا گیان زۆر بەخێر بێن. سپاس بەخێر بێ یاخوا. مامۆستا ئەگەر باز لەو بکەین تا چەند گرنگە مسلمانان کۆمەکی و هاوکاری پێشکەش بە یەکتری بکەن. ئەگەر بڵین بەخشینەوە بەخشین پێویستە هەندێک جان ناوە لەوانەیە ئەنجام بدرێت، بەڵام کاتێک کە تنگانەیە کارەساتی دێتە پێشەوە گرنگە کە هەمیشە بەردەوام هاریکاری یەکتری بکەین. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. صلاة إخوة قريمة دبان الله برستانو تواي بنراني عزيز وخوشويست. طبعا يك ل صفات كاني كوملقو مجتمعي مسلمان أويك هركاتيك توشي تنقانو نهامتو نارحتيك يان كارساتيك يان توشي قيرانيك بون يان لحالتيكي نارحتي دا لكاتي سرما وصولة دا يان لهركاتيكي ترى كدبين الخلق لنارحتية لآزار ولبيتا قديدة بيوسا مسلمانان هاوكاري يكتر بن ودزبات بو يكتر بقرن وخمي يكتر هلقرن. بيغمر ما صلى الله عليه وسلم أمن منمان وابو برج صدقها كذا فرمي مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد. نمونه إيمان داران بو يكتر لهستو سوزيان بو يكتر لسوزم هدبانيان بو يكتر وكو يك جستوايا إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. جست إنسان واي لا شيء إنسان واي أجر أزارك هبه لشوينك همو جانب آزاره بۆنە من ئەگەر دانێکی بیەشێ هەر ئەو شوێنە نیە سەری ئەیەشێ هەموو گیانی ئەیەشێ بێتاقە دەبێ شەو بێدارە و خەوی لێ ناکەوێ. ئەفمێ لە ڕاستە ئیماندارانش دەبێ وابن بۆ یەکتر، هەر ئیمانداری هەر مسلمانێک لە هەر شوێنێکی ئەم دنیای تووشی نەهامەتی و ناڕەحەتیەک بوو دەبێ ئینسان هەست بە ئازارەکانی بکات و بە تایبەت دەبێ دەستباری بۆ بگرێ یارمەتی بدا. خوا گەورە لە قورئانە فەرمانمان پێ دەکا وتعاونوا على البر والتقوى، دەفەرمێ یارمەتی یەکتر بن لەسەر هەر شتێکە چاکە بێت. البر هشتێک کە چاکە بێ ئینسان لە خوای گەورە نزیکەکاتەوە هاری کاریکردنی خەڵک بێ پێی ئەوترێ بیر. اونجا لە قورئانە خوا ئەمرمان پێ دەکات دەفەرمێ وآتوهم مما لله الذي آتاكم. ئەم ئایەتە سێ شتی تێدایە. یەکەمینان دەفەرمێ یارمەتی خەڵکی بدەن، دووهەمینان پێمان دەفەرمێ ما لله ئەو ماڵەهی خوایە، سێم پێمان دەفەرمێ ئاتاکم خوای گەورە بە ئێوەی بەخشیوە. ئەم سێقاڵە زۆر گرنگە. یەکەمینان ئێمەی مسلمان دەبێ بزانین هەرچیمان هەیە لە ژیانی دنیا هەموو هی خوایە، کەس ئازایەتی خۆی نییە. خاڵی دووهەم ئەوەیە کە ئەوەی کە لای ئێمەیە بەخششی خوای پەروەردگارە تەبارەکە وتعالە، ماڵەکە هی خوایە، فەزلەکەشی خوایە کە سوبحانەهو وتعالە کە بە ئێمەی داوە. چونکە ئێمە قەت نەڵێن ئازایەتی خۆمانە، لێهاتووی خۆمانە، توانای خۆمانە. کەسی وا هەیە زۆر لە ئێمە بەتواناترە و ڕەنگە ژیرتر بێ و ڕەنگە صفاتی چاکەی زۆر بێ، بەڵام ناتوانێت ئەوەی کە کەسێک پەیاکە لە ڕۆژێک ئەو ناتوانێت بە ساڵێک پەیدایکە. ئەمە فەزلی خوایە. ئەجا ئەمە شوێنێکی ئێمە مزگەوتمان کە خوای گەورە لە زۆر نیعمەتی خۆی الحەمدە بەهرەمەندی کردووە. ئەفەرمێ ڕۆژانە کەوا داگەڕێم ئەو کرێکار و شتانە دەبینم لەو سەرجادێ بە چەند سەعات ڕاوەستاون تا کەسە ئیشێکیان پێ بکە. ئەیوێنی خۆم و خواڵم خوای ئەمە خوا ئەمانە لە من پیاوترن، لە من جوانترن، لە من ڕێک و پێکترن، لە من ژیرترن، بەڵام خوا سوپاست دەکەم بۆ ئەم فەزڵی کە تۆ بە منت داوە. ئینسان دەبێت نیعمەتەکان بەی خوای گەورە بزانێ. اینجا سێمە فەرمێ ئاتوهم، بەشی خەڵک بن، یارمەتی خەڵک بن. جا ئەو خەڵکەش دەفەرمێ في ئەموالهم حق، ئەو ماڵی کە لە گیرفانی ئێمەدایە لە لای ئێمەدایە خوا فەرمێ حەقی تایە، مافی تایە. مافەکە للسائل والمەحروم، ئەو کەسی کە داوا لێ ئەکا، کەسێ داوا لێ ئەکا ئەزانی هەژارە ئەبێ پێ بدەی. کەسێکیش ئەوەیە کە خۆی داوا ناکات دەبێ خۆ بچی بە دوای دابگەڕی. کەسێک زانی لە ناڕەحەتیدایە، کەسێک زانی کە نەبووە، کەسێک زانی سەرمایە و نەوتی نییە، کەسێک زانی ماڵ و مناڵی هەیە و فلان ناکەوێ خواردنیان نییە. بۆ نمونە چکە لە ڕۆژی قیامەتە خوای پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ سێ تاقم هەن یەکەم چینن، خوا لە ڕۆژی قیامەتە خوا ئەیان وەسێنێ و پرسیاریان لێ کات.
ئەم سێچینەی یەکەم کۆمەڵی ناو هەموو خەڵکین. یەکێک لەو سیانە فەرمێ کەسێکە کە خاوەنی ماڵ و سامان بەخوا لە ناز و نعمەتی خۆی بەهرەمەندی کردووە. خوای گەورە فەرمێ ئەوەم پێدا فەما عەمیلتە فیها، چیت کرد لەم ماڵە؟ چیت کرد لەو ماڵی پێمدا چیت کرد؟ لەبەر ئینسان وا نەزانێت ئەمە کە لە گیرفانایەتی. اینجا ئێستا ئێمە کێ سەنەدی وەرگرتووە هەتا ئەو ماڵی هەتا ئەمێنێت لە لای بێت؟ یان کێ سەنەدی وەرگرتووە هەتا ئەو ماڵی خۆ دەخۆی تۆ لە ژیاندا بمێنیت؟ ئینسانی وەها میلیۆنەر بوو، ئێستا ئیفلاسی کردووە. ئینسانی وەها بۆ پارە و سەرەت و سامانێکی زۆری هەبووە لە یەک چرکەیە جەڵدە لێ و یعنی ئەسڵەن فران نەکەوت و هەر پارەکەی خۆی بۆ عیلاجی خۆیشی بەکار بهێنێت. بۆیە ئەبوو ذەڕی غەفاری خوای لە ڕازی بێ دەفەرمێ ڕۆژێک ڕۆیشتم لە شاری مەکە بەرەو لای پێغەمبەر صلی الله علیه و سلم بینیم لە ژێر سێبەری کەعبەیە دانیشتە بوو. ئەفەرمێ کە منی بینی تەماشای کردم و فەرمووی هم الأخسرون ورب الكعبة، سوێن بە پەروەردگاری ئەم کەعبەیە لە زیاندان لە ناڕەحەتێکی گەورەدان. ئەفەرمێ منی زۆر ترسام لە دڵی خۆم وتم بڵێ ئاەتێکم لەسەر دابەزی بێ و ئاگام لە هیچ نییە. ئەفەرمێ و چوو خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وتم دایک و باوکم بەفیدات بێ. باسی چی ئەەکەیت؟ فەرمووی ئەوانەی کە زۆریان هەیە لە ژیانی دنیادا، ئەوانە زۆر لە ناڕەحەتی گەورەی قیامەتدان ئیلا ئەوە نەبێت بە هەر چوار لە ئاماژەی کرد ئاوە بۆ لە هەموو لایەکەوە بیبەخشێت ئیلا مەگەر ئەو کەسە. چکە بەڕاستی کە خوای گەورە ماڵی پێدای ئینسانە بێ خاوەنی بەزەی بێ، بێ خاوەنی ڕەحم بێ. تۆ خۆت ماڵ و مناڵی خۆت لە ناز و نیعمەتان جێگەکەت گەرمە دڵت خۆشە ئەبێ بەزەیت بێتەوە بە مناڵی خەڵکە. بۆ خۆت یعنی سفرەی خۆتدا ئەنەی چەند نەوع خواردن و چەند نەوع برنج و چەند نەوع شلە و چەند نەوع گۆشت و چیدا ئەنەی خەڵکی وا هەیە بە مانگ بە چەند مانگ ناتوانێت کیلۆیە گۆشت بکرێ، ئینسان نابێ بەزەی بێتەوە بەوانەیە. جا طبعا هاوڵان یادەوەری زۆران هەیە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم. هەر ئەبوو ذەڕ فەرمێ جارێ لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم بە کۆڵانەکانی شاری مەدینە ئەڕۆیشتین هەتا چوینە بەرامبەر شاخی ئوحود. فەرمێ لەوێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەی ئەبوو ذەڕ، وتم بەڵێ. فەرمووی سوێن بە خوای پەروەردگار بەقەدر ئەو شاخەکە کیلۆمەتر بەرزە و 7 کیلۆمەتر درێژیەکەیتی. فەرمووی سوێن بەخوا بەقەدر ئەو کێوی ئوحودە ئاڵتوونم هەبێت پێم خۆش نییە 30 ڕۆژ بەسەر ما تێپەڕ ببێت هیچم لەلا مابێت هەموویم بەخشی بێت لە پێناوی خوا ئیلا مەگەر شتێک نەبێ ئەرسوود و هولیدەینی کە دام ناوە بۆ دانەوەی قەرزێک ئیلا پێم خۆش هەمووی بەخشم لە پێناوی خوا. هەن ئینسان بەم نەوعە تەماشا بکە بڵێ ئەم ماڵە حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ماڵ لە غەیری زەکات حەقی تریشی تایە. کابرا جارە زەکاتەکەی داوە ڕۆژێک کابرا کەوتە تەنگانە و ناڕەحەتی لە عەمەلیاتێکم هەیە ئەچێ بەلای ژەڵێ وەڵاهی زەکاتم لا نەماوە. ئێ باشە خۆ ئیلا دەوێت زەکات بێ. بۆی خوای گەورە چاک نەفسی ئینسانە ئەناسی هەنی خێری داناوە هەر کردوێتی بە واجب جگە لەوەی کە ئینسان وەکو خێر خوای گەورە دایناوە. ئێستا بۆ نمونە زەکات واجبە حیج مەجالی تیان نییە سەرفترە حج مەجالی تیانێ ئینسان لە بەیانی جەژن خواردنی بەیانی جەژنی زیاتر بێ سەرفترە بدات یا قوربانیکردن لەسەر ڕای هەندێک لە زانن کە بەلایەنە واجبە دەبێ ئینسان ناگەت دەسەڵاتی بۆ هەموو ساڵێک بیکە. یعنی ئەمانی وەکو فەرز و واجب داناوە لەو لایشەوە کۆمەڵێک تەرغیب هەڵنان پاداشتی زۆر. ئەفەرمێت تو ئەگەر یەک دەنی خورما ببەخشی لە پێناوی خوا تو ئەیدی بەو خوای ئەو نەمیهرەبانە لە ڕۆژی قیامەتە ئەو دەنکە خورما لە شاخێک بۆ تۆ خوای گەورەتری ئەکا. ئەمە هەڵە دەنیە بۆی کەوا خێر بکەی. بۆ ئەوەی اینجا دەفەرمێ هەر کەسێک کە خاوەنی ڕەحم و سۆز و بەزەی بێ خوای گەورە ڕەحمی پێ ئەکات. خوای گەورە هەنێ نمونەمان لە قورئان نەبوو باز دەکات. فەرمێت تۆ جاری وا هەیە یعنی نمونەی ئەوە بێنە بەرچاوی خۆت ئەگەر تۆ بۆ نمونە لە ژیانی دنیا نەمابیت خێزانت هەیە مناڵت هەیە مناڵی وردت هەیە پێت خۆش نیە لە دوای مەدنی خۆت کەسانێک چاوێن لە ماڵ و مناڵەکەت بێ و هاوکاریان بکەن و دەستگیرۆیان بکەن. یەکسەر خوای گەورە ئەم نمونە هێنێتە پێشاوی ئێمە فەرمێ دەی خەڵکێکیش هەیە ئافرەتی وا هەیە لێ قەوماوە مناڵی وا هەیە بێباوکە کەسی وا هەیە محتاجە عنی نەخۆشە توانە عیادەی نییە یان تووشی حاڵەتێکی قرس و ناڕەحەتی بۆ دەبێ مسلمانان بەڕاستی هاوکاری یەکتر بکەن و هەروەها دەستبار بۆ یەکتر بگرن. ئەوە بڵسا کاتێک باسەکە دێتە سەر کۆمەکی و هاوکاری و بەخشین ڕەنگە مسلمان لەوێ ئەو پرسیاری بۆ برزێ من بەچی ببەخشم یاخود بەچی هاوکاری بکەم یاخود لاچێ من دەستم بەو کەسە نەگا یاخود نەتوانم بڕێکی زۆر ببەخشم. ئەمانە هۆکارە بۆی کە ئینسانی مسلمان دەسەوسان بۆستێ لەم کارە ساتانەیە. خوای گەورە پاداش باتەوە پرسیارێکی زۆر گرنگە چۆ کاتی ئێستا باسی بەخشین نەکەین هەندێک کەس خۆی لێ باتە دەرەوە
ئەڵێ خۆ من دەوڵەمەند نیم ببەخشم بەڵام خۆی لە ڕاستیە بەخشین نمونەی دەنکە خورماکەمان هێناوە پێغەمبەر صلی الله عليه وسلم اتقوا النار ولو بشق تمرة بەلەتە خورمایەک دەتوانی خۆت لە ئاگری دۆزەق بپارێزی بەدەنکی خورما بە پەرداخێک ئاو بە هەر سەدەقێک کە ئینسان لە توانایدا هەبێت خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم سبق درهم 100,000 درهم یەک درهم پێش 100,000 درهم کەوت لە بەخشینە وتیان چۆن فەرمووی کابرا تەنها 2 درهەمی هەبوو لە ماڵی دنیا درهەمێکیانی کردە خێر ئەم درهەمەی کە ئەم کردیە خێر نیوەی ماڵەکەی بوو لە دنیا بەڵام کابراایکی تر سەرۆت و سامانێکی زۆری هەبوو 100,000 بەخشی ئەو 100,000 بوو ئەو دینارێک بۆ لە هەزاران دینار پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو درهەمە پێش ئەو 100,000 کەوت ئینسانی وا هەیە خوای گەورە سبحانه وتعالى بە ماڵ بەهرەمەندی کردووە ئینسانی وا هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم الدال على الخير كفاعله کەسی ڕێنمووی کەسێکەکە بۆ خێرێک وەکو ئەو کەسەوەیە کە خێرەکەی کردو جارۆ کەسێک هەنا بۆ منە هێنێ دەڵێ لە حاڵەتێکی ناڕەحەتی دەم منیش بۆ منە معاشخۆرێکم ئەگەر بۆ منە 4 ڕۆژ 5 ڕۆژ معاشەکەی منیش تەخیر بێ ڕەنگە منیش بکەم حاڵەتێکی هینەوە ئەو کاتە کە من خۆم توانامنی ئەی چی بکەم من ئەو وەختە من ئەچەم منە لە پیاوێکی بەڕێزی ئاوە لە خۆشێکی بەڕێزی وەکو جەنابەت لە کەسێکی تر کەلێ ڕائەبینم تەکلیفێکی بۆوەکەم کەسێکە گەیسی قەومتمانی هاوکاری ئەو کەسەکە ئەو کەسێک کە خێرەکە ئەکا خێری خۆی گەیشتووە منیش ئەوەنە خێرم بۆ ئەنووسرێت بەبێ ئەوەی کرد لە ئەجرەکە کەم بێتەوە کەواتە من بە قسە خێرم کرد ئەو بە پارە کردی اینجا بە پارەکەش کەسی وا هەیە جاری وا هەیە دەڵێ ئیسمە ینی خەڵکی وایە توێتی مامۆستا من سیارەم پێ ئەگەر هەر چوون بۆ هەر ئیشێکی خێری من لە خزمەتدانە ئەو ینی بە سیارەکەی خۆی بە بەنزینەکەی خۆی ئامادەی تێدایە کەسێکی تر بە جەستەی خوای گەورە هێزی ئەوەی پێداوە جاری وە هەیەمە کۆڵ خێر و سەدەقە هەیە یعنی دەڕوات بۆ نمونە 100 دەبەنەوتە باری دەکات و دەیهێنە لە بەردەم ماڵەکانە لەگەڵمان دەبێ و یعنی ئەوش خوای گەورە سبحانه وتعالى ئەوەی پێداوە لەبەر هەر کەسێک لە ئێمە لە ماڵی خۆماندا لە توانای خۆماندا یعنی صیفەتی بەخشین زۆر مهمە ئێمە فێری ماڵ و مناڵی خۆمانی بکەین من هەنێ دیمەنم بینێ و بەڕاستی خۆم ینی زۆر سەرنجم داوە تەسیری تێکردوم ڕۆژە برایەک چەند جمعەی لەمە و پێش بڕێ سەدەقەی کرد خوای گەورە لێ قبوڵ کات دوایی دوو مناڵی هێنا بوو وەڵام مامۆستا ئەمانیش خێری خۆیان کردووە وتم چۆن وتی وەڵاوە دەغیلەیان هەیە ئیتر ئەوە گەر ڕۆژێک بۆ منە 250 خۆیان خەرج نەکەن ئیکەنە ناو ئەوە یا ڕۆژی وا هەیە هەدیەکە شتێکیان دەمێ کۆیان کردبەوە ئەو ڕۆژە وتبیان بە ئەمڕۆ جمعەیە بیکەینە خێر باشێکی 25,000 هێنا بوو سبحان الله عنی تو ئەم هەستە لە مناڵە فێرەکەی کە بۆ مناڵە زۆرە بۆ ئەو مناڵە زۆرە چونکە ئەو 25,000 ڕەنگە بڵێن داهاتی چەندین مانگی ئەو بێکە وردە و دەگەر جاجار ڕۆژانەیەک لای خستە بێت ئەو مناڵە فێرە ئەوە ئەبێت کە لەوێدا ببەخشێت و لە قوتابخانەدا ببەخشێت ئێمە یعنی دەرسی عملی زۆر مهمە سەوەی کە من باسم کرد دەرسی عملی بوو ئێمە شەوی لە ماڵێک میوان بووین برای گوتی مامۆستا ینی دیمەنێک و مەشهەدێک هەیە ینی زۆر لەسەر دڵم ناڕەحەتە وتم چی بوو ئاماژە کرد بۆ کوڕەکەی وتیەوە شەوێک چوین بۆ شیرینیەک بۆ دوکانێک لەوێ شیرینیمان خوارد وتی هاوڕێیەکی مناڵەکەمان بە بەردەم دوکانەکەیان تێپەڕ بوو دیارە سەیری ئێمەی کردووە و هەنێک تەماشای کردوون دوای ئەوە ڕۆیشتووە وتی دوای کە هاتوون تەماڵ کوڕەکەم بۆی باس کردم توێتی باوە وڵای ئەو ڕەفیقە من بینی هاتە بەردەم دوکانەکە ئەو کوڕە باوکی نەماوە کرێچین ئەو کاتە بە بەدەم دوکانەکە تێپەڕی سەری ئێمەکەی دوتی من ئەو هینە زۆر لەسەر دڵم ناڕەحەتە ئەو هەرچیم کردای خۆزگە ئەو دیمەنە ئەو مەشەدە بۆ من بگەڕایەتەوە لەو کاتەیە یعنی من ئەو مناڵم عەقلی ئەوەی هەبوایە بی و تایباو کە ئەو ڕەفیقەم باوکی نیە یان ئەو ڕەفیقەم هەژارن باومە بکردایە شیرینێکی لەگەڵ ئێمە بخواردا کیلۆ شیرینیم بۆ پێچایەتەوە و ئەخە هەنێ شت هەنێ خێر هەیە لە دنیا فرسەتە بۆ ئینسان کە ئەو کاتە ئەو فرسەتە بۆ هاتە پێش ئینسان بینی خۆی و خوا سبحانه وتعالى هەنێ جار من یعنی بە خەڵک ئەڵێم جاری وا هەیە کەسێک وا لە ناو ناڕەحەتیەکە خوای گەورە عنوانی تۆی ئەداتێ خوای گەورە عنوانی تۆی ئەداتێ بۆ نمونە لای بەڕێزت باسێکە دەڵێ وڵای شتێکی وامێ تۆ ژەڵەی وڵای زەلامێکەی من ڕقەمەکەیم لایە تەلەفۆنێکی بۆ بکە کە ئەم کەسە خوای گەورە خسوێتیە دڵیەوە ئەم خێرەی بۆ تۆ ناردووە لە دەست خۆتی مەدە فرسەتە ڕۆژێک دێ ئینسان
خواي جورا لقرآن ديمانك مان بو باز زكاة طبعا علماء رحمة إخوان لبيت الزور يعني هالوسيان كدول خزمتي أم آياتيا خواي جورا أفهمي وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول رب لولا أخرتني إلى أجل قريب فأصدق خواي جورا أفهمي ببخشن بل لو يمدن بيتان بقات إنساني وهي كملك المودية السري عليه خواي جان يجمع ويكم والله تنبأ فأصدق حتى بكم خير بكم صدقة بكم علماء فمن رحمة خالي مفسرين فرمون أم إنسان لم حالتي سالم مرقيا بونا على باب كم نيوشكم بونا على باب الرجوبم بونا على باب كم عمري بكم لو كاتي على باب صدقة بكم زاننا فمن لبر إنسان لكاتي سالم مرقيا خواي جورا نشاني أدا خير وباداشي صدقة كاني كان جوري لو كاتي أواد بو خوازي القرآن فهم فأصدق وأكون من الصالحين زۆر باش مامۆسایان تا چەند گرنگە مسلمانان ینی ئاستی بەخشین بۆ منە دیاری بکرێ بۆ نمونە زۆر خەڵک ئێستا گلەی ئەوە دەکات کە لە هەرێمی کورساندا خەڵک نییە نەوتی نییە مەسەلەن خۆی پێگەرم کاتەوە ئەوەی نییە شتی نییە پێویست بەم کۆمەکی و هاوکاریانەی کوردانی ڕۆژئاوا و سووریا ناکات لە کاتێکدا ئێمە لەوانەیە زۆ باشتر بین لەوان خێزانێکی زۆر لە نێو شەقامەکاندا خەون لە نێو خێمەدا خەون سەرمایە خانۆکانیان بەسەردا ڕووخاوە ئێمە لەوانێ بەس نەوتەکەمان نەبێت الحەمدلله خانۆکەمان هەیە ینی کۆمەڵێشتی دیکەمان هەیە تا چەند گرنگە ئەمانە لە بەرچاو نەگرین بزانین کامیان کەمترین ئاستا و پێویستی بەبەخشین هەیە جوانە طبعا جارێ بەعنی بابەتی بەخشین جارێ سوپاس بخوا کۆمەڵی خەڵک هەیە هەر کە توانای ئەوەیان هەیە کە لەو ماڵی کە خوای گەورە سوبحانەهو وتعالا پێدا بوون بە ئەندازەیەکی باش ببەخشن دوای ئەوە ئێمەش ڕاستە کۆمەڵی خەڵکمان هەیە زۆر لە ناو ناڕەحەتیدایە بەڵام سوپاس بخوا هەم کار بۆ ئەوانە ئەکرێت و سوپاس بخوا یعنی ئێمە دەتوانین هاوکاری خەڵکانی تریش بکەین یعنی ئێمە خۆمان گەلێک جار یعنی خەڵکی ئێمە فێر بووە لە ئیلا دەبێت لە هەموو بابەتێکە قسەیەک بکات بۆ نمونە کابرا دەڵێ باشە چه پێویستەکە خەڵک بچێ بۆ حەجا بۆ عومرەیە بە ئەو پارێ بچێ بیهێنە بیکاتە خێر یەکاکە ئێمە خۆمان ئاوان بۆچی خەڵگە چێ پارە کۆکاتەوانێ بۆ شوێنی ئەم لاولایتر ئێمە خۆمان زەروترین لە کاتێکە ئێمە سوپاس بخۆی ینی خۆمان خۆ نەوەستاوین ئەنی سوپاس بخوایسە لە وڵاتی خۆمان ئەو هەموو ڕێکخراوە خێرخوازی ئەو هەموو دەستگا گەورە و گرنگە هەیە ئەو هەموو خەڵکە باشە هەیە ئەو هەموو مامۆستا ئاینی هەیە سوپاس بخۆ ئەمانە هەمووی خاڵێک هەیە زۆر گرنگە ئێمە بەڕاستی یعنی غەرب و ڕۆژئاوا کارێکی ئیشێکی زۆر گەورەیان کردووە جارێ لەسەر مەسائیلی بۆ نمونە ڕەگەزپەرستی لەسەر هەندێک مەسائیلی تر کەوان لە خەڵک کردووە ڕەحم و سۆز و بەزیان لە ناو خەڵکانەیە شویسە بۆ نمونە وایان کردووە کورد ڕقی لە عەرەب بێت عەرەب ڕقی لە کورد بێت کورد ڕقی لە تورک بێت تورک ڕقی لە کورد بێت کورد ڕقی لە فارس بێت فارس ڕقی ئێستا خەڵکێکی لە ناو ئێمەدا وەڵڵاهی لە شەو ڕۆژێکە بە ملیۆنان خەڵک لە وڵاتە عەرەبیانە تیا بچێ و بە هیلاکە بچێت لەوانێ بڵێ ئۆخەی ئەوەی لێ هاتووە ڕەحم و سۆز و بەزەیی نەماوە یان بۆ نمونە کابرا تووشی ئەمە سیفەتی موسڵمانیش نییە ئەمە سیفەتی موسڵمان نییە ئەویش مرۆڤە حتى یعنی کابرا ئەگەر موسڵمانیش نەبێ ئینسانە یعنی کەی لە دینی ئێمەیە هاتوو ئەگەر هاتوو کافرێک زوڵمی لێ کراتەوە پێت خۆش بێت زوڵم هەر زوڵمە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە سوبحانەهو وتعالا کەسێک سەبارەت بە کەسێک کە زوڵمی لێ ئەکرێت کە نەحەقی بەرامبەر ئەکرێ خوا ئەفەرمێ لەئەنسوڕەنەکە وەلەو بەعدە حین سوێن بێسەرت دەخەم ئەگەر ئێستاش نەبێ کۆمەکی خۆتت بۆ ئینجا فەرمێ ئەو کەسەی کە ستەمی لێ کراوە موسڵمان بێ یان کافر بێت یعنی تۆ نابێ حتا ئەگەر کابرا کافریش بێت یعنی تۆ بڵێ ئۆخەی تووشی ئەوە بوو ئەوە کوفرەکەی خۆی بوو خۆیەتی پێ ناخۆشە کە کابرا کافرە و بێ باوەڕە بەڵام دەبێ ئینسانی موسڵمان بەڕاستی هەستی حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵێک هۆز و تیرەی تیا بۆ لە ناو عەرەبا و لەوانەی کە هاتوونەتە خزمەتی یەکێک لەو هۆزانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر سەرسام بوو پێیان و لەو تارە باسی ئەکردن ئەشعەریەکان بوون پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموو بەڕاستی باشترین میلەتن باشترین هۆز و عەشرەتن جا نمونەیەنەوەی فەرموو هەر کاتێک کە تووشی قەیران و ناڕەحەتی ئەبوون یان هەر کاتێک خواردنوشتیان کەمە بۆ ئەهاتون سەفرێکی گەورەیان ڕاخست
هاتن حەچیکیان هەبوو لەوێ کۆیان کردەوە هەمویان اینجا ئەیان هێنا بە یەکسانی دابەشیان نەکرد بەسەر یەکترا کامەی زۆر دەوڵەمەند بوو لەگەڵ کامەی زۆر هەژار بوو بە قەدەر یەکیان نەبرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فێرمانەکە ئەسڵەن ئێمە یعنی مسلمانی ڕاستەقینە ئەوەیە ئێمە خواردنی خۆمان لەگەڵ ئەو خەڵکە لە قەوماوە بەشکەین بێن بڵێن ئادی بزانین ئێمە و ئەوان چنین عەبدوڵای کوڕی مبارەک خوای لە ڕازی بێ فەرمی هەموو کاتێک ئەچوو بۆ ماڵی خوا کۆمەڵێک فەقیر و داما و ئەوانە خۆیان پیا هەڵەواسی ئەفەرمی ئەوی کاکیان وەرە بە ئێمە لەم سەفەرەی خۆمانە سنووقێ دانین ئەحد پارەیە زۆری تێکرد اینجا باوانیشە فەرمووی کاکە ئێوە چەندتان پێ ئیتێکی 20 دینارم پێ طبعا دینارەکە دیناری ئاڵتون بوو هەر دینارێ 10 دەرهەم بووە دەیفەرمووی دەپە ئێوەش بێن پارەکەتانی تێ بکەن ئەفەرمی ئەچوون بۆ حەج کە ئەگەڕانەوانە ئەیفەرموو براکەم ئێمە سنووقێکماندانا بابین بزانین ئەم سنووقە چی تیاماوە وەزع چۆنە ئەفەرمێ کە تەماشای کرد ئەی وەڵا پارەی تیاماوە ئەیفەرمۆرن با بەشیکەین ئەیفەرموو زەلامیەوە هەبوو کە 20 دینارەکە یا بۆ 21 دیناری بەرەکەوت یعنی بەم شێوازە ئەی بەخشید لەگەڵیانە تۆ جاری وا هەیە ڕەنگە ئەو کەسە بۆی کە یعنی نفسیەتی جۆرێک نەبێ بۆیە زانانە فەرموون ڕەحمەتی خوان بێگە کەسێک زانیت لە قەیرانایە گرفتێکی کێشەیەکی هەیە بەل لەوەی ئەو خۆی بێ پێت بڵێت تۆ خۆت بچۆ بۆ لای بەل لەوەی ئەو خۆی بێ بۆ لات تۆ خۆت پێ بڵێت چونکە ئەو کەسە جاری وە هەیە ڕەنگە لەسەر دڵی زۆر ناڕەحەت بێ جاری وە هەیە تۆ ڕەنگە ئینسان بیر بکاتەوە هەر لە دەوروبەری خۆی لە ئەو کەسانە ئەمە شەوێک مسلمانێک گوتی مامۆستا هەنێک نەوتی حەزەکەم ببێن بۆ هەنێک ماڵ چوین لە دەرگای ماڵێکماندا دوایی کە ڕۆیشتم تەلەفۆنی بۆ کردەمە خوشکە وتی مامۆستا دیارە تازە مناڵێکیان بوو وتی مامۆستا تامان زۆر گریا وتی سوێن بەخوای پەروەردگار چەند شەوە نەود لە ماڵمانان نییە بۆ ئەو مناڵە گریاوم ئێمە گەورن بە هەر حاڵ بەڵام وتی زۆر بەزەین بۆ مناڵێ هات وتی دوێشە خۆم بە تۆ بینیم هەر لە خۆم و هەر چەند مەکە ڕووم نەهاوە خوا چۆن تەلەفۆنکەم بۆ ئەم پیاوە ئینسان جاری وهەیە زۆر لەسەر دڵی ناڕەحەتە گەر هەر چەند لە بارێکی ناڕەحەتا بێ بچێ بە کەسێک بڵێ بەڵام تۆ خۆ دەبینی خەڵکێک هەیە لێ قەوماوە قەشێک هەیە وا لە ناو ناڕەحەتیە ئەیجا باش ئێمە خۆمان جارێ جەنابەت وەکو لە مقدیمەکە فەرموو دۆکو میلەتی کورد ئێمە خۆمان ناڕەحەتیمان زۆر چەشتووە تەماشاکە ئاوارەی لێ قەوماوی ڕاکردن ماڵ بەجێهێشتن ئێمە جاری هەر خۆمان ئەوەی یعنی نەوەتی بەبیر بێ لە 91 کۆژ لە 2003 کە ینی ڕامان کرد و ئەو وەزع هاتە پێشەوە چیمان بە ماڵی خۆمان نەزانی هیچمان بە ماڵی خۆمان نەزانی وازمان لە هەموو شتێکێنە دەی بەخوا ڕۆژێک دێت کە ئێمە ئەگەر ینی ئەم دنیاش ینی وەکو ئەوەی کە خۆمان پێمان خۆشە و حەز دەکەین لە دنیا بمێنینەوە بەخوا ئەوە بۆمان نامێنێتەوە ڕۆژێک دی ئەم دنیا بەجێ هێڵین ئەو کاتە ئینسان وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی لە ڕۆژی قیامەتە هەموو ئینسانێک لەژێر سێبەری بەخشینەکەی خۆیەتی والله لەو ڕۆژەدا هەر کەسێک لە ئێمە حەز ئەکات خۆزگە لەو مانگانەی کە هەیەی لەو ڕۆژانەی کە هەیەی بتوانایە شتێکی وەلا بخسای لە پێناوی خوای گەورە زۆر باش ماوەسا کاتمان نەماوە بەڵام ئەمێ لە دقەیەکە باز لەو بەڵێنەی خۆی باڵا دەست بکەینەوە کە بەڵێنەدا کە ئێمە ببەخشین ماڵمان ببەخشین کەم ناکات والله يعيدكم مغفرة منه وفضله قرآن هذا فرمي شيطان بيتانا للنكيت فقيدك وينك كوركاك ابو معلوم نالي خوت انتلا بلام والله يعيدكم مغفرة منه وفضله خوي قردو بلن زور قولتان ديان بلن بس لو اياتي ادوانا ايش انا اوي افرمي خوالتان خوجبي بليني خوايا خوالتان خوجبي دو همني شان وفضله خوي قول له فضله بخششو بهركاني خوي خوا بهرمنتانك بدل نهايه وكم ناكات خوای گەورە بەرەکەتی تێخات و خوای گەورە بە ئەندازەی ئەوەی تۆ ناڕەحەتی لەسەر مسلمانان لە ئەبەی خوای گەورە ناڕەحەتی دنیا و دوا ڕۆژ لەسەر خۆت و ماڵ و مناڵت لە ئەبات بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولحەمید بەرزنجی مامۆستای ئاینی سپاس مامۆستا بۆ کاتێک خوا بەخێر مامۆستا گیان زەحمەتی کێشە